نزمبوونەوەی زیاتری نرخی دینار لە بەرامبەر دۆلار هێندەی دیکە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستانی شەڵقاندووە. چاوەکانی لەسەر بانکی ناوەندی عێراقە تا ئەوەی وەڵامێکی بۆ دۆخی نائارامی بازاڕەکانی دراو هەبێت. چاوەڕوانەکان دوای 2 هەفتە لە ناجێگیری بازاڕی دراو کۆتایی هات، ئەوەش دوای ئەوەی ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق و بانکی ناوەندی هاتنە دەنگۆ و ڕایانگەیاند ئەم دۆخە کاتیە و تێدەپەڕێت. مەزهەر مەحەممەد ساڵح ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بەرامبەر دینار بەهۆی کەمبوونەوەی ئەو دراوە ئەمریکیە نییە لە بازاڕەکانی عێراق، بەڵکو بەهۆی سنوردارکردن و ڕاگررتنی حواڵەی دراوە لە بانکی فیدراڵی ئەمریکا و دانانی چەندین فلتەرە تا ئەوەی بە ئاسایی و سانایی دراوەکە لەلایەن کەسانی نادیار و گوماناوی و ڕانەکێشرێت و بەکار نەهێنرێت. بانکی ناوەندی عێراق هاوشێوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بێدەنگی شکاند و ڕایگەیاند بەهۆی گۆڕینی سیاسەتی ئابووری بانکی فدراڵی ئەمریکا ناچار بوون چاپکردنی دینار زیاتر بکەن، بەو هۆیەوە بەهای دراوەکە لە بەرامبەر دراوەبیانەکان و بە تایبەت دۆلار لاواز بووە. ئیحسان یاسر ڕاوێژکاری بانکی ناوەندی عێراق لە درێژەی وتەکانی ناشارێتەوە ئاساییە نرخی $100 بە 150,000 دینار بێت. ناوبراوتیشی لەم دنیادا بانکی ناوەندی سەکۆیەکی نوێی بۆ مامەڵە بە دراوی بیانەوە دامەزراندووە. لەو ڕێگەیەوە بانکە مۆڵەت پێدراوەکان بە پێشکەشکردنی ناو و ناونیشانی چەند کەسێک لە کاتی خستنە بازاڕی دۆلار و دراوەکانی دیکە دەتوانن مامەڵەی کڕن و فرۆشتن بەو دراوە جیهانیانەوە بکەن. هاوشەوەی ڕاوێژکارەکەی ئەنجومەنی وەزیران ڕاوێژکارەکەی بانکی ناوەندیش باس لە گۆڕینی سیاسەتی بانکی فدراڵی ئەمریکا دەکات و دەڵێت بانکی فدراڵی ئەمریکا چەند مەرجێکی توندی بۆ ئەو کەس و لایەنانە داناوە و دوای 15 ڕۆژیش لە داواکردنەکە بانکە ئەمریکیەکە وەڵامی کۆتایی دەداتەوە. بەم شێوەیە حواڵەی دۆلار قورس دەبێت و کاریگەری لەسەر نرخەکەی دەبێت. بانکی ناوەندی عێراق بەهۆی دزی سەدا لایەنەکانی چاودێری کاروباری ئاڵوگۆڕی دۆلار بۆ 3 گروپ زیاد کردووە تا ئەوەی دۆلاری فرۆشرا و ئاراستە و کۆنتڕۆڵ بکەن. بە وتەی ڕاوێژکارەکەی بانکی ناوەندی هۆکاری ئەم هەنگاوە بۆ ئەوەیە ڕێگر بن لە گەیشتنی دۆلار بەلایانی نەخوازراو. بەم هۆیەوە بانکی ناوەندی عێراق و توانای خستنە بازاڕی دۆلاری بە شێوەیەکی ئەوتۆ نابێت و دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بەرامبەر دینار. بەهۆی ئەم هۆکارە دەرەکی و ناوخۆیانە بانکی ناوەندی بەڕەسمی ناپەیوەندیداربوونی خۆی لە گرانبوونی نرخی دۆلار ڕادەگەینێت و دەڵێت ئێمە بەرپرس نین لەم دۆخە.